ڕاگەیەندراوەکەی داواکاری گشتی هەرێم سەبارەت بە دۆخی ئەمنی سلێمانی و دەستگیرکردنی وەهاب هەڵەبجەیی بەڕێوەبەری گشتی دەستگای دژە سلێمانی کاردانەوەی لێکەوتەوە و لەلایەن یەکێتیەوە بە هەنگاوێکی سیاسی ناو دەبرێت. لە ڕاگەیەندراوەکەی داواکاری گشتیدا کە نووسراوێکی بە وێنەی وەهاب هەڵەبجەیی پێوە هاوپێچ کراوە هاتووە بەداخەوە ماوەیەکە لە سنووری دەڤەری سلێمانی بەکارهێنانی دامەزراوە ئەمنیەکان بۆ یەکلاییکردنەوەی کێشە و ناکۆکیە نێوخۆیی و حیزبی و کەسیەکان ڕوو لە زیادبوونە. ڕاگەیەندراوەکە دەشڵێت ڕای دەگەیەنین کە هەندێک تۆمەتباری داواکراو لەلایەن دادگاوە هەن پێویستە ڕادستی یاسا بکرێن و لە بەردەم دادوەردا ئامادە بن تا دادگا ڕێکاری یاسایی خۆی لە بەرامبەریان بگرێتە بەر. هاوکات لەگەڵ ڕاگەیەندراوەکەی داواکاری گشتی هەندێک میدیای نزیک لە پارتی هەواڵێکیان بڵاو کردەوە کە لەسەر بنەمای نووسراوێکی دادگای ئاسایشی هەولێر ئەنجومەنی وەزیرانی وڵاتانی عەرەب کە سەر بە کۆمکاری عەرەبیە فەرمانێکی دەستگیرکردنی بۆ وەهاب هەڵەبجەیی دەرکردووە. بە پێی زانیاریە ڕۆژنامەوانیەکان پارتی دەیەوێت گەشتی وڵاتانی دەرەوە لە وەهاب هەڵەبجەیی قەدەغە بکات. لە کاردانەوەی ئەم پێشهاتانە ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی لێدوانێکی داوە کە تێیدا هاتووە با داواکاری گشتی لەسەر گیراوانی بادینان بێتە دەنگ نەک ڕادەستکردنی وەهاب هەڵەبجەیی. مەجید حەمامین ئەندامی سەرکردایەتی یەکێتی و بەرپرسی مەڵبەندی هەولێری ئەو حیزبە بە دەنگی ئەمریکای ڕاگەیاند تێوەگلانی دەستگا یاساییەکان لە ململانەی سیاسی کارێکی باش نییە. داواکاری گشتی دەبێت لەسەر زیادکردنی زەریبە و گیراوانی بادینان و سنووردارکردنی ئازادیەکان بێتە دەنگ نەک دەسوەردان لە مەسەلەی وەهاب هەڵەبجەیی بکات کە هێندە دۆسیەیەکی سیاسیە ئەوەندە یاسایی نییە. ئەو بەرپرسە یەکێتی دەشڵێت لەگەڵ ڕێزم بۆ داواکاری گشتی بەڵام ئەو داواکاریە بنەمای یاسایی نییە و یەکێتی وەک داواکاریەکی ناو سۆشیال میدیا تەماشای دەکات. ئەمە یەکەم جار نییە پارتی یەکێتی دام و دەستگای یاساییەکان بۆ خزمەتکردنی ئەجێندا و ململانەی حزبی بەکاردێنن. تەنانەت پرسە یاساییەکان گەشتووەتە ئاستێک لە حزبی بوون کە لایەنگرانی هەریەکە لەو دوو حیزبە کە داوای یاساییان لەسەر بێت دەیانەوێت کەیسەکانیان بگوازنەوە بۆ ناوچەی هەژمونی حیزبەکانی خۆیان. بەو پێی حیزبەکانیان شەفاعەتیان بۆ دەکەن تەنانەت ئامادەن یاسایان بۆ پێشێل بکەن. لە مێژووی نزیکی هەرێمی کوردستاندا چەندین دۆسیە یاسایی هەن کە بە میزاج و ئەجێندای حیزبی بۆ کەسانی ڕکابەر کراونەتەوە و دادگا بڕیاری بۆ داون کەچی هەر بە پێوەر و بەرژەوەندی حیزب سوڵحیان بۆ کراوە. لەو نێوەندەشدا یاسان نەک هەر پێشێل کراوە بەڵکو هیچ ڕۆڵ و سەنگێکیشی بۆ نەماوەتەوە. لە ڕابردوودا دادگاکانی هەولێر فەرمانی لە سێدارەدانیان بۆ کۆسرەت ڕەسوڵ عەلی دەرکرد. بە هەمان شێوە فەرمانی گرتنیان بۆ نەوشیروان مستەفا دەرکرد. لە کاتێکدا خۆشیان دەیانزانی ئەو جۆرە فەرمانانە پێشێل دەکرێن و جێبەجێکردنیان مەحاڵە. ئەم هەنگاوە و لە ئەنجامی گوشاری حیزب و ئەجێندەکانیەوە خودی دامەزراوەی یاسایی بووەتە هۆی بێبەهاکردنی یاسا و ڕەخساندنی زەمینەی پێشێلکردنی بڕیارەکانی دادگا. لەلایەکی دیکەوە و بەدەر لەوەی بڕیارەکەی داواکاری گشتی یاساییە یاخود سیاسی بەڵام چاودێران دەپرسن داواکاری گشتی کە پێویستە ئەرکی داکۆکیکردن لە مافەکانی خەڵک بێت بۆچی تا ئێستا لە ئاست پێشێلکردنی دەیان مافی گشتی لەلایەن حکوومەت و حیزبەکانی دەسەڵاتەوە بێدەنگە و هیچ کەیسێک ناجوڵێنێت. لەوانە خواردنی مافی موچەخۆران بە ناو ناونیشانی جۆرا و جۆر، نەبوونی شەفافیت لە ئیدارەدانی سامانی وڵات، بەرتەسکردنەوەی ئازادیەکان و چاوترسێنکردنی کەسانی ئازادی خواست، کوژرانی خەڵکی مەدەنی هەرێم لەلایەن سوپا و فڕۆکەکانی وڵاتانی دراوسێوە.